هاوستن دەیناسن ئازاویلی جوولەکەیە چۆنتان زانی ئازاویلان کوشتووە؟ تەرمی ئەو لە دارستانەکانی دەوروبەری شار لە لای حەسەڵێکدا دۆزراوەتەوە. دوایین سپاردەی ئەو چاودێری لەسەر ماکسیمیلیان بوو وە لەو ڕۆژەوە هەواڵێکمان لێ نەبووە. دەیدەبێ کاری ماکسیمیلیان بێ. نا ماتیوس، نا گومان ناکەم. ئەگەر کاری ئەو بووایە شاری بۆ ماوەی 4 ڕۆژ بەجێ نەهێشت، چونکو دەیزانی زیاتر گومانی لێ دەکەن. دەبێ بە دوای کەسی دیکەدا بین. ئازاویل دەتوانی دۆرێکی گرنگی لە پیشاندانی دیمەنی ڕاستەقینەی ماکسیمیلیاندا هەبێت. بێگومان بەڵگەکی هەبوو. پاش ئەمە تۆ دەبێ بە دوای ماکسیمیلیاندا بڕۆیت. بەسەر چاو ئەو کارە دەکەم. وا دەزانم کە خاتو هێلێنیش لەگەڵ ئەو هاوکاریگەیە. نا نامەوێت ناوێک لە خاتو هێلن ببردرێت هیچ کات. بەشداری لە کۆبوونەوەکانی ئادۆنیا دەبێتە هۆی پتەوبوونەوەی ئاینی ئێمە. من هەوڵ دەدەم لە ئاهەنگەکاندا بەشداری بکەم بەڵام زۆر ناتوانم. گالۆسی باوەفا ئەمڕۆ نزیک بوو توش ببی، بەڵام ئەخرەکەی بەختەوەرانە هەموو شتێک بە باشی تەواو بوو. لە لوتفی ئێوە سپاس دەکەم خاوەن شکۆ. ئەگەر ئەمڕۆ ئێوە بە فریای گالوس نەگەیشتبان چ دەقەومە؟ معلومە بەندیخانە و ئەشکەنجە. بەرحاڵ ئێستا لێرە نەبوو و ڕەنگە لە خاچیش پێدرایە. دەبێت چارەیەک بدۆزینەوە. دەستە مەسیحیەکان قەڵاچۆ دەکەن دەزانن؟ بەڵێ دەزانم. لەوەها هەلومەرجێکدا جەنابی ماکسیمیلیان نەدەبووە شاری بەجێهێش بە. ئاغات کەی دەگەڕێتەوە گالوس؟ ئەوان کاتێ دەڕۆنە ئەشکەوت کاتی گەڕانەوەیان ئاشکرا نییە. ئەشکەوت؟ بەڵێ خۆی دەڵێ ئەشکەوت. چۆن ئەشکەوتێک و لەکوێ کەس نازانێت. وا دیارە پێی خۆش نییە کەسێک جێگەی ئەو بزانێ یا ئەوەی کە بڕوا بۆ لای. سبەینێ ئادونیا لە ژێرزەویەکانی قەبرستانی دەرەوەی شار قسەمان بۆ دەکات. ئایا لە نەبوونی جەنابی ماکسیمیلیاندا ئێوە دەچن بۆەوێ؟ هەوڵ دەدەم. ئێوە چی؟ من نایم. پێویستە هەمیشەیەکێکمان لە کۆشک بمێنێتەوە. تا هاتنەوەی جەنابی ماکسیمیلیان هەروە نابێ بێدەنگدا بنیشینێمە. من سبەینێ دەچمە دیتنی ئادونیا و لەگەڵە و ڕاوێژ دەکەم. ڕەنگە بتوانین پێکەوە ڕێگە چارەیەک بۆم کارە بدۆزینەوە. منیش لەگەڵتان دێم. نا پێویست نییە. ئەگەر شتێکمان بۆ ڕووبدات ئیدی من لەبەر ئێوە ناتوانم هیچ کارێک بکەم. کەوایە من لەگەڵ خاتو هێلێن دێم. من هێشتا بڕیاری دواییم نەداوە. دەبێ بزانم سبەینێ چی دێتە پێشەوە.